یەکێک لەو سیما دیارانەی کە ئێستا بەرۆکی دادگای خانەقینی گرتووە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو هەڵکشانی ڕێژەی جیابوونەوەی ژن و مێردە لەگەڵ یەکتر بە پێی ئامارەکانیش بە تەنها لە ساڵی ڕابردوودا لە دادگای خانەقین 430 ژن و مێر داوای جیابوونەوەیان لەگەڵ یەکتر کردووە و لەو ڕێژێش 283 داوایان پەسەند کراوە. ئەو ئامارەش لە کاتێکدایە بە تەنها لەو ساڵەدا 1400 گرێبەستی هاوسەرگیری ئەنجام دراوە. وبين دعاوي تفريق أو تزييق طلاق ويانا تقريبا نسبة فريقة شو لما دوصدوا هشتاو سي دعوي طلاق من هي ومقابلي 1416 دعوي عقود زواج من هي. هۆکاری جیابوونەوەی ژن و مێر لەگەڵ یەکتر وابەستەی بارودۆخی جیاجای کۆمەڵگە و ناوخودی خێزانەکانن وەک دەوترێت کێشەی ئابووری و ڕەچاونەکردنی تەمەن لە نێوان ژن و مێردا و خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵایەتیەکان دیوی دووەمی کێشە و ئاڵۆزی نێوان خێزانەکانە. ئیسا نسبەی طلاق فرەوە بیا یەکی لەو نسبەی لە کە دوێنی دەی دوێتەکە عمری فرەبی چگە عمری 13 ساڵە 12 ساڵە جارس عمری 5 ساڵە 16 شوکە دەیەکی وەقەدەر باوی ئەو لە باوی گەوراتر دوێنی ئەی کەسەکە شوکە دەبێ قصور كدولي لقش نواحي قصور كدولي لقش متطلبات حياتك أي يكي لأسبابي لساكا تشد أرى طلاق دان أو تشد مثلا أرى كإيمان ناوي ناينا الخيانة الزوجية كدوني داي يعني نسبة طلاق زيادة عدم الوجود الوعي الاجتماعي كدوني داي منال جاري أراد ميشو نمن ديس لباند إما حقا وەکو محامی گەرەکە وعی اجتماعی بودەمان ئەرادای گوباوگان هۆکارەکانی جیابوونەوەی خێزانەکانە گەڕێتەوە بۆ باری ئابووری خراپی با بڵێن خێزانەکان و هەروەها ئەگەڕێتەوە بۆ هاوسەرگیری خواردەمەند 18 ساڵ ئەو شێکێکە لە هۆکارەکان و هەروەها ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری دووەم ئەوە شێکێکە لە هۆکارەکان و دەستێوەردانی خێزانەکان ئەوی شەریکێکە لە ئەنجامدانی پرۆسەی جیابوونەوە. جیابوونەوەی ژن و مێردەکان لەگەڵ یەکتر ئاسەواری خراپ لە ناو خێزاندا بەدوای خۆیدا دەهێنێت و قوربانی یەکەمیش منداڵە. هەر بۆیە پارێزەران و شارەزایانی بواری یاسا دەڵێن هۆشیاری لە نێوان خێزانەکان گرنگە و دەبێت ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەم کارە هەڵسن و ڕێگری بکەن لە بەرزبوونەوەی ڕێژەی جیابوونەوەی ژن و مێرد لەگەڵ یەکتر و ڕێگای چارەسەر لە نێوانیان بدۆزنەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.